لەسەرم بابەتە گفتوگۆی زیاترەکەین ئەوە بە تایبەتیش ئێستا کە حکوومەت هێرەمی کوردستان هەندێک لەو وانانەی گۆڕیوە یاخود دەستکاری ئەو کتێبانە کراوە کە لە ڕابردوودا هەبووە و ڕێژێکی زۆریش کراوەتە بە تایبەت بۆ پۆلی یەک گۆڕانکاری بەسەرا هاتووە. زایم گۆڕانکاریانە تا چەند بەها کۆمەڵایەتی و مرۆڤایەتیەکانیان تیا پارێزراوە گۆڕانکاریەکان چۆنە بۆیە ئێمە میوانداری مامۆستا سادق ڕۆستاییمان کردووە کە شارەزای پرۆگرامەکانی زمانی کوردیە. مامۆستا بەخێر بەی ڕۆژێکی باش بۆ تۆ. زۆر سپاس بۆ ئێوەش. پێم خۆشە سەرەتا بە گشتی باسێکی بەهامان بۆ بکەیت بەهای مرۆڤایەتی کۆمەڵایەتی هەموو ئەو بەها گرنگانەی کە ژیان و ژینگە و مرۆڤایەتی لەسەر بنیاد نراوە. خۆی بێگومان پەروەردە بنەمای دروستکردن و گۆڕانکاری و نوێبوونەوەی ژیانە. بەهاکان لە ڕێی پەروەردە دەبێت بدرێن تۆ بە شێوازێکی وە کە قوتابیان و نەوەی ئایندە بتوانی ئەو بەهایانە لە کەسایەتی خۆی تەجسید بکە. بێگومان ئێمە لە هەرێمی کوردستان بەر لە ڕاپەڕین جۆرێک لە پرۆگراممان هەبوو. ئەفەن کتێب نەک پرۆگرام، کتێب و پرۆگرام فەرقی هەیە. کتێب تەنها کتێبێکە، بەڵام پرۆگرام پێکاتیا لە بەڵگەنامە، لە ڕێبەر، لە هۆیەکانی فێرکردن، لە کتێب کۆمەڵک شتە لەو بابەتانە. ئێمە لە ڕێگای پرۆگرام دەتوانین ئەو بەهایانە تەجسید بکەین بیدەینە قوتابیان. من وەکو ئەوەی ئاگادار بم لە 2007ەوە لە وەزارەتی پەروەردە دەستمان پێکرد پرۆژەیەکی گەورەمان پێشکەش کرد بۆ ئەوەی کتێبەکانی زمان و ئەدەبی کوردی لە باخچە تا پۆلی 12 لە کتێب بکەینە پرۆگرام. چونکە لە کردت بە پرۆگرام لە بەڵگەنامە، لە ڕێبەر، لە نەخشە ڕێگا، لە چوارچیوە تو دەتوانی ئەو بەهایانە لەوێدا تۆمار بکەی بە هێواشی و پلە پلە بیدێ. ئێمە کە دەستمان پێکرد لە پۆلی یەک دەستمان پێکرد گرفتی ئەومان هەبوو کە هەموو کتێبەکانمان تێکەڵاو کردەوە دوایی تێکەڵاوبوونەوەی ئیدارە. کتێبی پۆل یەکمان گرێچوێرە بوو لەبەر ئەوەی لە سنووری سلێمانی و گەرمیان کتێبی ئەلفبێی مامۆستا عەبدوڵڵا حەمەدەمین دەخوێندرا، لە هەولێریش باڵدار دەخوێندرا. ئیتر نا هەولێر و دهۆک عەبدوڵڵا حەمەدەمینیان قبول بوو، نە سلێمانی و گەرمیانیش گەڕانەوە سەرباڵە. بۆیە بیرمان کردەوە لەسەر بنمایەکی نوێ لەگەڵ کۆمەڵک پرۆفیسۆر و مامۆستای زانکۆ کە لە دەرەوە ژیا بوون، شارەزای نوێترین ڕێگاکانی وانەوتنەوە و شارەزای دانانی پرۆگرام و بەهاکان بوون بە لیژنەیەکی هاوبەش ئەو پرۆژەیەمان دەست پێ کرد. ئیتر ئەو بوو پۆلی یەکمان نۆژەن کردەوە لە 2008 دەستمان پێکرد بەڵام گرفتی تێکەوت. لە 2012 دووبارە هات بەردەوام بووین. لە 2014 تا ئێستا ئەو کتێبە دەخوێندرێت کە بەڵگەنامەی هەیە، ڕێبەری لەگەرە و دوو کتێبیشە، وەرزی یەکەم و وەرزی دووەم. هەوڵماندایە بە پێی توانە ئەو بەهایانە لەوێ تەجسید بکەین، یعنی خۆشەویستی نیشتیمان، ژینگە پارێزی، بوێری، خۆشەویستی بۆ زانست، ڕوژاندنی بیرکردنەوەی ڕەخنەگرانە، ئەوان هەموو دەبنەوە کاری ئەوەی کە بەهاکان کاریگەری خۆیان بکەن لەوێ. دوای ئەوە دەستمان پێکرد لە 2014 کتێبی پۆلی دوومان گۆڕی لەسەر ئەساسی دیسان بەهاکان دوو وەرزە، هەر وەرزەی چەند یەکەیەکە. ئەو یەکانە لەو کتێبە تۆمار کراون. سەرەتایەکەی ئەمە چاپی نوێیە؟ بەڵێ ئەو ساڵ دەخوێندرێت لە هەموو کوردستان، پار بە تێز خوێندرا، بەڵام 4 ساڵ 5 ساڵ ڕاگیرا بەداخەوە بە هۆکاری هەم مەزاجی کەسی لەوانەیە و هەم لەوانەیە بە هۆکاری شەڕی داعش و کۆڕۆنا و ئەوانە. ئەوە ماپەکەیتی نەخشە ڕێگای کتێبەکەیە، لێرە ئەتوو دەزانی کتێبەکە چی تێدایە. باشە مامۆستایانیش دەوراتیان بۆ کراوەتەوە خولی ڕاهێنانەوەی کە ڕابن لەسەر وتنەوەی ئەو وانانە لەم کتێبە نوێیە؟ بەڵێ پار بە تێست خوێندرا لە 50 قوتابخانە لە سەر تەرسەری کوردستان
وە خۆلی ڕاهێنانیان بۆ کراوەتەوە پرۆسەکە قادەمان دروست سەرکەوتنی کردووە بەدەستێنا؟ بەڵێ کتێبەکە دەستکاریشمان کرد لەسەر ئەساسی ئەو تێستە کۆمەڵک تێبینی و شتی ورد هاتەوە و بەشی دووەمی ئەو کتێبە 20 لاپەڕەی تەواوکەری کتێبی پۆلیەکە لۆ ئەوەی زیاتر فێری نووسین و خوێندنەوە بێ. باشە بۆ لە کتێبی یەکەمانە بۆ دووەم خۆی دایمەن وایە ئەتو 2 هەفتەی یەکەم کتێبی دووەم دەبیتە پێداچوونەوە بۆ کتێبی یەکەم بە شێوازێکی ورتر و زانستیانەتر قوتابیان فێری دروستکردنی بڕگا وشە ڕستە ئەوان نەدەبن. دوای ئەوە کتێبەکە لەسەر سیستەمی یەکەدانراوە دوو وەرزە وەرزی یەکەمی 4 یەکەیە وەرزی دووەمیشی 3 یەکەیە هەر یەکەیەک پێک هاتووە لە 3 دق 4 دقێک شارێکە لەگەر 2 دق 3 دقیتر کە ئەوانی ئەو دەقانە چیرۆک و پەخشان و ئەوانە لە ڕێگای ئەوە فێری خۆشەویستی نیشتیمان فێری پاک و خاوێنی فێری خۆپاراستن و تەندروستی فێری ڕێنماییەکانی هاتوچۆ فێری ئەوە پرسی جەندەر و ئەوانە یعنی گرنگی پێدرا لە ڕووی دەروونزانیەوە پێداچوونەوەی باشی بۆ کراوە. ئیتر کتێبەکە وەکو باسم کرد لە ئەو یەکانە پێکاتیە لۆ نمونە یەکەمی لەسەر ئەفۆم کە یەکەی قوتابخانەیە یەکەم قوتابخانەیە بەڵێ قوتابخانە پۆلەکەمان پاک و خاوێنە. دوای ئەوە یەکەم کۆمەڵک چالاکی و ڕاهێنانی تێدایە لێرەدا قوتابی لۆ خۆی دەبیتە سنتەری پرۆسەکە ینی لە چوارچەوەی چالاکی و ڕاهێنانەکان دەجوڵێ بیر دەکاتەوە ڕەخنە دەگرێ بەخۆی پرۆسەکە و ئیدارەی ئیشەکانی خۆی دەدا. ئەو چالاکی و ڕاهێنانەنە پڕن لە کەلتوری نیشتیمانی پەندی پێشینان کار ناچار ناکات کە تەنها لەبەرکەر بێ یاخود ئەوەی کەتیایەتی لەبەری کایانی زۆر جار پرۆسەی خوێندن بە جۆرێک بووە زۆرێک لە قوتابیان بەو جۆرە کردویانە سعیان کردووە لەبەریان کردووە دواتر لەگەڵ پشوەکە هیچیان بەبیر نەماوە چونکە تەنها مەبەستیان لەبەرکردن و دەرچوون بۆ یاخود بۆ کۆکردنەوەی نمرەیەک بووە. ئەم کتێبەوا لە خوێندکارەکە حەزی هەبێت یاخود وانەکەی ببێتە خولیای چاوەڕێەوە بکات کە ئەمڕۆ ئەم وانەی هەیە سبەینێنیەتی بێتاقەت بێ چاوەڕێیەکە دووبارە دەست بکاتەوە بۆ واتان لێ کردووە کە خوێندکار حەزی و خولیای هەبێت. بێگومان لەو بازنەی یەکەم کە دەستمان پێ کردووە پۆلی یەک تەواو بوو چەند ساڵە دەخوێندرێ ئەوە پۆلی 2 ساڵ لە هەموو کوردستان دەخوێندرێ پۆلی سێشمان ئامادە کردو ئەو ساڵ بەتێز دەخوێندرێ قوتابی سنتەری پرۆسەکەیە یعنی مامۆستا ئاراستەکار و ڕێنمایی کارە و بۆ خۆی حەزی لە کارکردن و ئیشکردن و خوێندنە لەناو ئەو پرۆگرامە و سەرباری ئەوەی دیزاینێکی زۆر جوان و ڕەنگا و ڕەنجی بۆ کراوە و دەقەکان زۆر سەلیس و خۆش بەباشی دانراون هاوڵواتا و دژواتا لە وشەکان دانراوە و وێنەکان وێنەی جوان و ڕەنجینن هەم دیزاین و هەم وێنەکانیش بەدەستی خەڵکی پرۆفیشناڵ و لێوەشاوە کراوە و ئەو لیژنەیەمە لیژنەیەک بۆ تێکەڵاو بووە لە مامۆستایانی زانکۆ لە سەرپەرشتیارانی پسپۆری لە مامۆستایانی مەیدانی لە دەروونزانان و هەروها پرس و ڕامان لەگەر جەندەر و بەشی جەندەر لە وەزارەتی پەروەردە هەبووە ڕێنماییەکان و تێبینیەکانی پۆلیسی هاتوچۆ ئەوانەمان لەبەر چاوگرتووە. دەتوانم بڵێم قوتابی لۆ خۆی ئەگەر ئەو کتێبە بەراورد بکەی بە کتێبەکەی تر کتێبەکەی تر هەر خوێندنەوە و نەوعک لە دەرخ و لە ئەوانە بوو. سەلەماوەی 3 ساڵایەوە 3 جار کتێبەکان گۆڕا ئەمە ناگۆڕێت ئەو سەر لێ شێواوێ بۆ تەلەبە دروست نابێت چاوەڕێ بکە 1-2 ساڵی کە ئەمەش بگۆڕێت یاخودنا خۆی بە پێی ستانداردی نێودەوڵەتی پرۆگرامەکانی خوێندن 3 ساڵ تا 5 ساڵ دەبین و بگۆڕن و ئەبدێت بکرێنەوە چونکە هیچ کتێبێک لە پەروەردە پیرۆز نییە وەک پیرۆز تەماشای بکەین کتێبێکی ئاینی نییە بەڵام حەکانی نەگۆڕدرێت بەڵام ئەمێنێتەوە سەر ئەوەی چۆن پێشی دەخەیانی مهم ئەوە گرنگەوە گۆڕانکاریەکان بە ئاراستەیەکی باشتر بن و ئێمە ئێستا بەڕاستی لە پۆلی یەک کە 6 ساڵە دەخوێندرێ بەنیازین ئەو ساڵ
ئەبدێتیکەینەوە وێنەکانی باشترکەین دیزایانی چاکتری بکەین ئەگەر لە شوێنێک کەم کوڕێکی زانستی هەیە زمانەوانی هەیە ڕێک خەینەوە خۆی پرۆسەی دانانی کتێب و منهەجی کتێب سنعاتێکە پیشەیەکە وەکو کاری جوتیار وایە دەبی بەردەوام دەستت لە ناو بێت بژاریکەی ئاوی دەی تەهویەیکەی ئەوە نییە تۆ کتێبەکرددانە و تاوا لێ بگەڕێ بەڵام لەناو میلەتانی پێشکەوتوو زۆر بە ئاسایی 3 ساڵ تا 5 ساڵ بە پێستاندەر کتێبەکان دەگۆڕێن بەڵام ئێمە دەقمان بەوە گرتووە حەزمان لە گۆڕانکاری نییە دایەوەی بەڕاستی پرۆسەی زەمینە خۆشکردن لە کۆمەڵگا ڕاهێنانی مامۆستا ژینگەی قوتابخانە ئەگەر ئەوان هەموو لەگەر پرۆگرام هاوشان بڕێوە بچن دەگومان خەڵکی ئێمەش حەزی لە گۆڕانکاری دەبێت ساڵ بۆ پۆلی دوو چ کتێبێکی دیکە ئاخرێتە ناو پرۆگرامەوە بە تایبەت یاخود بڵێن ئەی قۆناغەکانی دیکەش چاوەڕێکرێ هیچ گۆڕانکاریەکی بەسەرا بێت من بخۆم بەرپرس و شارەزای پرۆگرامەکانی خوێندنی زمانی کوردیمە بەتەک ئەوە کارێکیش دەکەم کاری زمانەوانی بۆ کتێبەکانی دی ئەو ساڵی خوێندن ئەوەی من ئاگادار بم کتێبی کوردی پۆلی دوو کتێبێکی نوێیە وەک ئەو کتێبە بەڵام ئەوانی تر لەوانەیە پێداچوونەوەیەکیان لۆ کرابی کتێب هەبێ کەم کوڕی بەڵام نوێنیە کاری دیکە هەیە بەڵێ پێویستی بەو نوێکردنەوەیە خۆت هۆکاری دیکە هەیە خۆی لەوانەیە هەموو کتێبێک پێویستی بەردەوام بە پێداچوونەوە و ڕێخستنەوە و نۆژەمکردنەوە و دیزاینکردنەوە بەڵام ئەمێنێتەوە سەر ئەوەی توانە تا چەند بەردەستە بۆ نمونە ئێستا ئەمە لە 2 ساڵی ڕابردووە دوودا بەڕاستی زیاتر دەستمان واڵا بووە لۆ کارکردن لە ڕابردوو لەوانەیە هەندێک دواخستن تەگەرە دەخرای پێش کارەکانمان لەلایەن خەڵکێک لە بەرپرسان کە لە ئەو بوارە شارەزایان نەبوونیان بایەخیان بۆ زمانی دایک و ئەوە نەبوو بەڵام ئێستا لە خلالی ئەو 2 ساڵە ئێمە ئیشی باشمان کردووە لە پۆلی 11 نۆژەنمان کردەوە ئەو پۆلی 2 ئەو ساڵ بە تەواوی دەخوێندرێ پۆلی 3 ساڵی چلی بە تەواوی دەخوێندرێ و تێز دەکرێت ئەوی تر من نامەوێت قسەی لێ بکەم کە پسپۆری من نییە ئیشی من نییە ئەوە زیاتر من دەمەوێت بەڕاستی لەسەر پسپۆریەکەی خۆم و ئیشەکەی خۆم قسەی لێ بکەم مامۆستا سادق ڕۆستایی شارەزای پرۆگرامەکانی زمانی کوردی زۆر سپاس کە میوانی پرۆگرامەکەمان بووی بەرنامەکەت دەوڵەمەندتر کردین سپاس زۆر سپاس بۆ ئەو دەرفەت و دیدارە ئێمە چمان پێ بکرێ لە خزمەت پەروەردە و زمانی کوردی سەرکەوتوو بن تەقسیر ناکەین زۆر سپاس